گەورەترین ئۆپەراسیۆنی تورکیا لە مێژووی ئەم وڵاتەدا دژی پارتی کرێکارانی کوردستان دەستی پێ کردووە، هەم لە ناو وڵاتەکە و هەروەها لە دەرەوەی سنوورەکانیشی. سەرۆکی تورکیا جەخت دەکاتەوە لەوەی هێرشە لەشکریەکانی وڵاتەکەی بۆ سەر سووریا بەردەوام دەبێت. جەرابلوس یەکەم شارۆچکەی سووریایە کە لەشکری تورکیا و سەرەڵداوە سووریاییەکانی هاوپەیمانی ئەنکەرە توانیان لە دەست دەوڵەتی ئیسلامی ڕزگاری بکەن. بە ماوەیەکی کەم پاش هەوڵی کودەتاکە دەستمان کرد بە ئۆپراسیۆنی جەرابلوس لە سووریادا کە ماوەیەکی زۆر بوو بەرنامەمان هەبوو بۆی. لەسەر و ئەمەشەوە گەورەترین ئۆپراسیۆن دژی پارتی کرێکارانی کوردستانیش دەکەین لە ناو تورکیا و لە دەرەوەی تورکیاش. سەرۆکی تورکیا ئەم ئۆپەراسیۆنانە ڕاوە دەکات و دەڵێت ئەوەی تورکیا دەیکات ژمارەیە ئامانجی تایبەتی هەن لەوانە بەکارهێنانی ڕێبازێکی ترە کە بە استراتیژێتی دابڕان ناودێری دەکات. گرنگترین بەشێک لە شەڕی دژی ڕێکخراوە تیرۆریستیەکانی فتۆ پەکەکە دابڕاندنیانە لە دامەزراوە گشتیەکان لەگەڵ ڕاگەاندنی باری نائاسایی ئەم هەنگاوانە دژی لایەنگرانی فەتحوڵڵا گوڵەن دەستیان پێکردووە. هەمان پرۆسەشمان دژی لایەنگرانی پەکەکە لە دامەزراوە گشتیەکاندا دەست پێ کردووە. لە پاش جەرابلۆس ئێستا تورکیا باز لە ئۆپەراسیۆنەکانی ئازادکردنی هەردوو شاری مووسڵ و ڕەقە دەکات و لە مەشیاندا دەخوازێ خاوەنی بڕیار بێ لە شێوازی بەڕێوەبردننی شەڕەکاندا. لەسەر ئەم دۆسەیە ئەوەی تورکیا جەختی لێ دەکاتەوە ئەوەیە خەڵکی ناوچەکە ببنە بەشی بەرچاوی ئۆپەراسیۆنەکانی ئازادکردنی ڕەقە و مووسڵ نەک یەپەگا، چونکە بڕوامان وەهایە بەم شێوەیە ئۆپەراسیۆنەکان سەرکەوتووتر دەبن. شیکەرەوە لەو بڕوایەدان تورکیا باجێکی زۆر دەدا لە دەمی ئەگەری بەشداربوونیدا لە شەڕی ئازادکردنی شاری ڕەقەدا لەو ڕوانگەیەوە کە شەڕێکی قورس و خوێناوی دەبێ. ئەم نیگەرانیانەش لە دەمێکدایە تورکیا باس لە ئامانجە سەرەکیەکەی دەکات لەم شەڕانەی ناو سووریا. خاڵکی تریژەوەیە تورکیا ڕێگا نادات یەپەگە و پەیەدا ناوچەکانی خۆیان فراوان بکەن و ئۆپەراسیۆنەکانی دژی دەوڵەتی ئیسلامی بکەنە بیان و بۆ دەسەڵات بەدەستهێنان. ئامانجی تورکیا هەر بەوەندە کۆتایی نایەت. ئێستا کە 90 کیلۆمەتر لە ناوخاچی سووریادایە وەک گەورە کاربەدەستانی وڵاتەکە دەڵێن بە دووری نازانن زیاتریش بچنە ناوەوە. Bu harekat sırasında لە میانەی ئەم ئۆپراسیۆنەدا پێگەکانی تێرۆریستانی داعش خاپور کراون و ئەم ئۆپراسیۆنەش بەردەوام دەبێت لەوانەشە بەرەو قوڵایی زیاتر بڕوات. یەکینەکانی پاراستنی گەل پشتیوانیەکی گەورەی لەشکری دەکرێن لەلایەن وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاوە و وەهاش لە یەپەگە دەڕوانرێ کە یەکێک بێ لە هێزە هەرە تۆکمەکانی بەرەنگاربوونەوەی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی. یەپەگە هێزێکی سەرەکیە لە پلانەکانی ئەمریکادا بۆ ڕزگارکردنی شاری ڕەقە. ئەم هێزە کوردیی ڕۆژاوە بەشێکی سەرەکیشە لە هێزەکانی سووریای دیموکرات.